پێت خۆشە لە ڕۆژی قیامەتە لە خێر و چاکەدا هیچ کەسێک منافەسەت نەکا، لە دنیاشدا کەسێک بی لەو کەسانەی کە منافەسەت کەمە لە خێر و چاکەدا، ئەوە بەردەوام بە لەسەر ئەم زیکرەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە لە حەدیثێکی صحیحی ئەبو داود هاتووە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم: من قال حين يصبح سبحان الله العظيم وبحمده 100 مرة وإذا أمسى كذلك لم يوافي أحد من الخلائق بمثل ما وافى. أجر كسك بيانيان صجر بلي سبحان الله العظيم وبحمده، إيوارش صجر بلي سبحان الله العظيم وبحمده. هيج كسك نيل لما مخلوقات إخوة لسر زويدا هیچ بوونەوەرێک نییە بەقەت تۆ چاکەی کردبێ ئیلا مەگەر کەسێک وەک تۆی کردبێ. یعنی چی تێچێ 2 دقە 3 دقە بەیانیان دوای نوێژی بەیانی کرد، نوێژت کرد پێش خۆرکەوتن باشتر و خێرترە 100 جار بڵێ سبحان الله العظيم وبحمده. ئێوارش نوێژی عەسرت کرد، دوای نوێژی عەسر پێش خۆر ئاوا بوون 100 جار بڵێ سبحان الله العظيم وبحمده. تۆ کەسێک دەبی لەو کەسانی لە قیامەتە چاکەکانت فولە، منافست کەمە. ئەمە زۆر خۆشە ئینسان چاکەی هەبێ لە قیامەت، ئینشاءالله قیامەتی زۆر باشتر بێت. بۆیە ئینشاءالله بەردەوام بن لەسەر ئەم زیکرانە بۆی لە ڕۆژی قیامەتە منافەسەتان کەم بێ. ئێوە کەسانێک من لەو کەسانی لە خێر و چاکەدا منافەسەی خەڵکی بکەن لە ساحەی مەحشەردا ئینشاءالله.